سلام علیکم هاوڕێیانی خۆشەویست زۆر بەخێر بێن بە خێراتنی هەرهەمووتان دەکەم بۆ پارتی دووەمی یاری ریدێمپشن 2 پاکبوونەوەی سوور بەشی دووەم کە باسی پێش بەشی یەکەمی یاریەکە دەکەم. لە پارتی ڕابردوو باسی ئەومان کردکەوە لە دوای ڕووداوەکانی بلاک وۆتەر ئەو شتانەی لە شارۆچکەی بلاک وۆتەر ڕوویدا ئەسک شتێکی کردیە تاوەکو پۆلیسەکان گەیشتنە سەر تاقمەکەی لە کاتی دزین تاقمەکە دەستیان بە هەڵاتن کرد بەرەو باکوور بەڕێکەتن لە بۆ ناو چیایە بەفریەکە تاوەکو خۆیانە دەستی جەماعەتی پۆلیسەکە کە بە پێی کردتر دەناسرێن ڕزگاریان بی. جارێ نازاندرێت چی ئەو خائینە گەوری ئەو خیانەتی کردی تەنیا دەڵێن کەسێک لەوانەی شتێکی وای کردی بەڵام نازاندرێ دەچ تووشی یەکێک لە دوژمنەکانی خۆی دەبی کە کۆڵم ئۆدریسکۆیە نەفەرێکی جەماعەتی کۆڵم ئۆدریسکۆمان گرتیە لای خۆمانە لە کامپەکەی واروەها دەچ یەکێک لە پلانەکانی کۆڵم ئۆدریسکۆشی دزیە کە پلانەکەشی بریتێ لەوەی کە قیتارێکی بدزن یاخود قیتارێکی ببڕن نە قیتارەکەی بدزن ئەشیاکەی نە قیتارەکەی ببڕین. لاڵقی ڕابردوش باسم کرد کێشە گەورەکەی نێوان دەچ و کۆڵم ئۆدریسکۆی لەسەر ئافرەتێکە بەناوی ئانەبێڵ کۆڵم ئۆدریسکۆ کوشتیتی دەچیش برای کۆڵمی کوشتیە ئێستا هەردوو جەماعەت هەردوو تاقم لە شەڕدان. دەگومان جارە ستۆریێکی زۆر لەسەر ئارتەر مۆرگنی نازانین بەرە ویدایەتی یاریەکەیە بەڵام ئارتەر لێستا لەو مەرحەلەی ژیانی تیکەوە دەچ هەرچ بڵێ ئارتەر پشتگیری دەکات زۆر بە کەمی قسە لەسەر قسەی ئارتەری دەکات. واروەها چیرۆکەکی بسوچمان هەبوو لەسەر جۆن مۆرسنی کە لەلایەن گورگەکانەوە لەسەر چیایەکەی ڕزگارمان کرد وەرە مایکەش هەندێکمان لەسەر زانیە. خۆ بە خۆشحاڵ دەزانم تکار دەکەم دگمێ لایک سبسکرایبی چڕال لەبیر نەکەن دگمێ لایک زۆر گرنگە بە پشتگیریکردن واروها سپاسان دەکەم گەر کۆمنتێکی جوانیش بنووسن پشتگیری بارەس پێ بکەین. Mr. Arthur Morgan, let's do it. Okay, یەک ئەرکمان هەیە ئەویش ئەرکەکەی دەچیە. هاوڕێیانی خۆشەویستم دەتوانن بە کوواڵەتی 2K سەیری ئەو ڤیدیۆ بکەن لە چەناڵی ژیر. کوواڵەتیەکەم بەرز کردیتەوە دەتوانن لە سێتینگ دەستکاری بکەن ئێستا کە سەیری ڤیدیۆ دەکەن کوواڵەتەکەم بەرز کردن لە بۆ 2K هەندێک ڤیدیۆش دەبتە 4K پاش ئینشاءالله. بەڵام بەو یاریە 2K زۆر باشە. Or maybe they'll come looking for those O'Driscoll boys we killed at that ranch down the way. Who was that? Declan? Dutch? We didn't get as far as introductions. What are you, Dutch? Dutch did here. Mishni Dutch man here. We're gonna starve to death up here, Mr. Morgan. Mr. Pearson, the Bersan على سر man ليرة دمرين. We're okay. أو man باشي. We have a few cans of food and a rabbit. For what? 10, 12 people? When I was in the Navy, I do not wish to hear about what you got up to in the Navy, Mr. Pearson. We were stranded at sea for 50 days, and you unfortunately survived. You unfortunately survived. When we ran away from Blackwater, I wasn't able to get supplies in. Well, when government agents are hunting you down, sometimes shopping trips need to be cut short. We'll survive. We'll survive. Always have. If needs be, we can eat you. You're the fattest. I sent Lenny and Bill hunting, and they found nothing. Well, Lenny's more into book learning than hunting. Bill's a fool. Unless those mountains are... ئارتەر دەڵێ ینی پێرسن بە ئارتەری دەڵێ کە برسیتیان و نزیکەی زیاتر لە 12 کەسی لەلایەن کامپەکەینە پێویستن بە خۆراکە تەنیا کەروێشتیان هەیە لەگەڵ هەندێک خۆراکی قوتوو. پیرسن دەڵێ کاتی خۆی ئەمل 50 ڕۆژە ناو دەریای بووم توانیمان خۆمان ڕزگار بکەین. ئارتەریش دەڵێ بەداخەوە ڕزگارت بووە تا بریا ڕزگارت نەبووایە دەڵێ من لێنیم ناردیە لە بۆ خۆراکی پێویستە بەڵام هیچیان نەدۆستەوە. Full of game that want to read. Ain't no wonder they found enough of this. We'll go find something. Charles دەڵێ لەگەڵ ئارتەری بابچین هەندێک دۆزینەوە. Hold on. Here. You're gonna need something to eat out there. Assorted, salted offal. Starving will be preferable. Come on, let's go. لازم خۆراکە چێکە پێیدا ئارتەری گوتی بڕۆ چڕاوکەن ئەوەش بخۆ لە ڕێگا This game knows I'll find it, and you can kill it. You need to rest, Charles. You think this is rest? لە برسان برن باشتر لەوەی ئەو خۆراکە پیسێتی بخۆ. یاڵا بابچین. پێم وابی ئەوە یەکەم مەرحەلەی یاریەکەیەکەوە فێر دەکات چۆن ئاژەڵی ڕاو بکەیت. بزانم لێرێ دەی بچین ئاسکەی ڕاو بکەین ناوڕێیانی خۆشەویستم. بەو تیر و کەوانە. Oh, you're joking. Use a gun
and we'll scare off every animal for miles around. دەڵێ ئەگەر بێت و دەمانچە بەکاربینی چەک بەکاربینی هەرچی ئاژەڵە لێمان دوور دەکەن و ڕادەکەن بەڵام ئەوان بە بێدەنجی شەکەی دەکەم مەقسەدی ئەو بۆیە ئەو تیر و کەوانەیە 22 ئەوەشمان هەیە 22 تیریشمان هەیە تیم یەکەم ڕاوەنجام I'm okay, apart from this hand. Stupid mistake. Still bad? It'll be fine in a day or two. I just can't pull a bow right now. I'm sure hope I can. Okay, how much تقطعه؟ Never really got the hang of it. You'll be fine. Poza باش دەبی ئارتەر سەرماچ نییە. You reckon we're gonna find something to kill that ain't no Driscoll? دەڵێ پێ دوای هەرچی شتێکی بدۆزینەوە بیکوژین. ئۆدریسکۆش نەبی. یان بەس خەڵکیوان بدۆزینەوە. They'll be needing to feed. We'll head up this way. Find some higher ground. دەڵێ بۆ شوێنە دابڕێم چین شوێنێکی بەر ئانی چین شوێنێکی بەرز. Been a wild few days, all right. That ride north from Blackwater, getting stuck in the storm, going out from John, that thing with the O'Driscolls. You've had a lot put on you. I wish I could have ئارتەر done نازەکە more. دەڵێت چەند ڕۆژی ڕابردوو چەندیشتمان بەسەر هاتیە. ڕاکردن لە پۆلیس و ڕزگارکردنی جۆن و جەماعەتی ئۆدریسکۆ. I still don't really know what happened on that boat. دەڵێ ئێستاش نازانین چ ڕوویدا لە بلاکواتەری لەسەر ئەو بەلەمەی کە دەبایە بڕۆژبان. It sure weren't good. دەرێک ئاتەش دەرێ نا منیش نازانم چ ڕوویدا دەڵێ خافێر هەندێک قسەی کرد بەڵام بەتەواوەتی نازانم چ ڕوویدا. بەوێ ڕوویدا خیانەتکردن بوو. یەک لە جەماعەتەکەی باسی کرد بەڵام جارێک کەس تێناگات. مەسەلەکە چییە؟ وا میژتان سپۆیل ناکەم تاوەکو دەگەی ناو پارتێکەوە پێویستە ڕوونکردنەوەی لەسەر بدەم. لە بلاکواتەری ئەوەندێک کار و تێگەیشتیمە لە تەواوکردنی یاریەکەی بۆ چەند جارێک ئەوەیەکەوە داویست گەورەترین بانک لەوێ ببڕن پارێکی زۆر کۆکەنەوە بە یەکجاری لەو مەنتیقەی ڕزگاریان بێ. بەڵام کە ئەو ڕووداوە ڕوویدا پۆلیس یەکسەر لەسەریان ئامادە بوو نەیانتوانی ئەو کارە ئەنجام بدەن. و دەچ ئێستا چاوی ڕەشوسپی بۆ تەنیا پارەی دەبینی. There's some patches of grass here. This is good. بەڵێ لێرە هەندێک گراسێواتە سەوز و جیا هەیە لەبەرێ ئەوە شتێکی باشە کاتە ئاژەڵ لە نزیکە لەو مەنتیقەی. ئاژەڵ لەناو بە فرەش پێویستیان بە چیاگۆڵی هەیە. No wind at all is bad, but if it's too strong, they won't move. Now shh. Stay quiet. دەڵێ ئەگەر با هەبی باشترە لەبەرەوەی زۆر ناجوڵێن بەڵێ بێنەنجی وەرە. Hey, stop here a second. لێرە بوەستە بۆ چکێ تەک دەبینم. پیرەکەمان بینین ناتوانین بزانین. Recently. How can you بڵێ tell? ئاسکەک لێرە بووە درێت چۆن دەزانی؟ Not. We'll track them on foot. دەڵێ بە You're gonna need the bow. Don't leave it on your بە horse. پێ بەسەری پیان بە دووی دەکەوین. ئۆکەی تیرکەوانەکەمان بینین. Quiet as you can. Stay low and move slowly. ئۆکەی دڵێ بە هێمنی بڕۆ. You see the tracks? I think so. Maybe not. Focus. Try to stay low. ئۆکەی دەڵێ فۆکس بە RC و LC. دایم بە دوو ئەو خەتە بکەوی بە ئاریەکیش تراک دەکەی. ئەو شوێن پێی ئەو ئاسکەیە کە دەچین ڕاوی دەکەین هاوڕێیان. It's easier in the snow, but once you get your eye in, you'll be able to track nearly as well in grass. دەڵێ ئاسانیە لەسەر بەفر شوێن پێی ئاژەڵی دۆزیەوە بەڵام ئەگە فۆکس بی سەرنج بدەی بە تەواوەتی تەرکیز دەبی دەیدۆزیەوە. ئاسکەک لەو بەری هەیە.
پێم وابی نزیک دەبینەوە. Wait, look. There they are. بیرکارەکەمان بینین. Are you ready with that bow? Aim for their head or neck. We want a good, clean kill. Nice. See if you can get another one. دەڵێ دانەیەشکەش بدۆزەوە. ئەو دانەیەکمان ڕاو کرد. دوو ئاسکمان پێویستە. بەس پێویستمان بە خۆراکە. ئەڵ سەرمایەتی ئەگە سەرمات بی جاوە هەدەمینێتەوە ئەوڕێن. ماوەیەکی زۆر ئەو قوتیە لە زەوی. دان شوێن پێی ئاسکەکەمانە. ئەو تێدانەکەیت کە ئەوڕێن هادەیبینن وا لەو سەرە. بەڵک دوورین. Okay, you pick up one, I'll get the other. You sure your hand's okay? دەڵێ دانەیەکی هەڵگرام ژێ Once I get it on my shoulder. Okay, I'll go grab the other one. بانجی ئەسپەکەمان دەکەین بە فیتەی. ئەو ئەسپەکەشمان هات. وەرە ئەسپە جوانەکەم. Pretty good. Okay, boy. Okay, boy. Era screenshot زۆر جوانە. جوانە زۆر. لە سکرینشۆتی جوان لێرە. Yep. Come on, Charles. Ready to head back when you are. Come on then, let's head back. I've got it now. Whoa! Yeah! Nice چەند work, جوان ئەو ئاسکیان لەسەر پشتی ئەسپەکەیاندا لە سەری جوڵەکەی بکەن جوڵەکە. for a few days. You found him. I knew you'd be okay with that bow. ئەوە دەزانم دەتزانی ئەو قسەی زۆر دەکەن دەمزانی کە ئەتو باش دەبی لەگەڵ بەکارهێنانی ئەو تیرکانەی. ئارتەریش دەڵێ ئاسانە تەقانی لە یەکەچی بگری کە ئەو بەرامبەرت و هیچ پێ ناکرێت. چ زۆر جوانە. People are still weak, and you've seen how snowed in those wagons are. They ain't going nowhere until we get some more thaw. You're probably right. ئارتەر دەڵێ ناتوانین چنین شوێنەکە تا ئەو کەش و هەوای تۆزە خۆشتر نەبی. Still have a big price on our heads. This is a big country. We'll find somewhere to lie low. درێ وڵاتێکی گەورەمانێ دەتوانین چنە شوێنە خۆمان ون بکەین ئەبێ دەنجی دانیشین. Yeah, that's it, boy. Yeah, you know that's it, how boy. Pearson's had a bottle in his hand ever since we fled Blackwater? We give the camp cook 5 minutes to grab the essentials and go, and he doesn't even bring a crumb of food. Good that we caught more than one. We've only been up here دەڵێ a few days پیرسن and لەوەتی have already هاتیە picked up 2 یەک more mouths شتی لە to دەستەوە feed. یەک شتی ڕاو نەکردیان یەک خۆراکی پەیدا نەکردیە. We ain't feeding the O'Driscoll a damn thing. دەڵێ ئەو خۆراکی دەستشمان دەکەی نادەینە ئەو بارمتەی گرتیتمان ئەو دروستکۆی کە گرتیتیان
She has a wild look in her eye. ما بەستیان سەیری لێرە دەڵێ و ئافرەتە She lost her husband, her home, everything she had. So what do we do with her? Careful. Well, once we get out of here and we're back on our feet, we'll دەڵێت see. چاوی زۆر She تووڕێ might have family somewhere. Who knows? Maybe she'll deal with the O'Driscoll for us. Well, I know who my money's on in that fight. He's weak, but that makes him much more useful. Maybe we can get to them before they get to us. دەڵێ ئەو پرۆژگرتیتمان You ain't dealt with them? لەوانێ معلوماتی لێوە بگرین لەبەوە بزانین کە شتوینیان لەکوێ بێگزارێتینە ناویان بین. I guess because they've been over this way. Yeah. I've heard a lot of talk about them. Watch out. Bear up it. Let's see if we can find another way around. دەڵێ ورچە چی لێیە؟ Must be real hungry. Stay well back. Spring storms like this are the worst for animals that sleep all winter. He's got a lot of meat on him. We've got enough here. No need to push our luck. دەڵێ بە نەیکوژین ورچە چی لێیە هاوڕێیان ورچەکەشم هەنەدیت Cut up here, off the trail. ڕوا بێرە دابڕێن ئەسپەکەشمان هەستی کرد کە خەتەریاتەکەیە بۆ ێژێک سەر ئەویش تەبیعاتی تێکچوو We ain't ever talked that much, you and me. بەڵێ زۆر قسەمان نەکرد دەزانم لە تو لە کێوە لەگەڵ ئێمەی Something like that. Bet you didn't expect this. What? Any of this. Blackwater mess. دەڵێ پێم وابی چاوەڕێ و هەموو کارەساتت نەکردی کە بەسەرمەداهاتیە Sooner or later, a job's gonna go wrong. Nature of life. دەرێەوە سروشتی ژیانە کە هەموو شتێک بە تەواوەتی ئەنجام نەدرێ هەموو شتێک لەهەر هێشتەندە شتێک کارەسات تێدا بردە I know you could run it alone, no problem. I did that for a long time. دەڵێ پێم وابوو تۆ بە تەنیا دەتوانی هەموو شتەکە ئەنجام بدەیت پێم سەیر بکاتێ لە ئێمە I still wonder Say that tak, most Makit. nights. I reckon you're okay. This suits me. Sure, I could fall in with another gang, but Dutch. You know, Dutch is different. دەڵێ دەتوانم لەگەڵ تاقمەچکە بم بەڵام لەبەر دەچی دەچ جیاوازم خۆی سەرۆکی تاقمەکەیە Most you do. And for a fellow with a black father and an Indian mother, that ain't normally the case. دەڵێ دەست لەبەرەوەی باوکی ڕۆژپێست بۆ داچی ئیندی بووە سەری هیندە سوورەکانە Or never. Good. بەرێ لێرش جیاواز ڕێز لە هەموو نەتەوە و ڕەنگێک دەگری Why ain't you run off? Me? 20 years, something like that. Since I was a boy. دەڵێوەتی منداڵمە لەگەڵ دەچ و جەماعەتەکەی بوو 20 ساڵە ئافتر لەگەڵ ئەو جەماعەتی کار دەکەم Taught me to read. دەڵێ داچ فێری کردم کە بخینمەوە جۆنیشی فێر کرد کەشت بخینتەوە دەڵێ ئەو هۆزەیە هەموو شتێکیان فێر کردین Dutch saved me. داچ منی ڕزگار کرد Saved most of us. زۆرەمانی ڕزگار That's کرد why we need to stick by him through this. بەدە بۆیە پێویستە لەگەڵی بین تا بۆ کارەساتە تێپەر دەبن هەموو شتێک بەڕاستی دەبینی How's that new horse? He's all right. He'll do for now. دەڵێ واسپە نوێت چۆنە دەڵێ عیبی نیە ئێستا Appreciate you letting me take Taima the other What are you night. doing? She's a strong one. It's been as hard on the horses as on the rest of us. I don't know what Dutch would do if something happened to the Count. Same with Bill and Brown Jack. He's a drunk, miserable bastard, but he loves that horse. I hope they all make it. I tried to ride the دیارە Count جۆن once. ئەسپەکی خۆی هەیە کە زۆری خۆش دەوێت Fuck me That's faster ridiculous. than a bull. Won't take nobody but him. I'm gonna hitch Taima over here. Brought some food back, boys. دەڵێ دە خۆراکمان هێناوە هاوڕێیان Come on, let's get these over to Pearson. Thank you for showing me how to use the bow properly. Only showed you a دەسپاست little. دەکەم Takes a lifetime of کە practice فێرت to کردم master. چۆن تیرروکەوانی بەکاربینم
Well. Just drop it down in here. What a surprise. No surprise. Rat loitering around in the kitchen. Is that any way to greet an old friend? I feel like we haven't spoken for days. ئەوش ئەنکڵ کەسەکە تەنیا دەخوات و دەخواتەوە یەک کاری ناکە. It's his sad way of showing affection. No, it isn't. Now shoot, get lost. See, you got on just fine. Charles is a wonder. Have a drink, boys. You earned it. ڕشتێک بخۆنەوە ئەنگۆ مستاقی. Jesus, what is that? Navy rum, sir. It's the only thing. The only thing. ڕەمە جۆرەکە لە مەشروبەتی زۆر بەقوت کە تەنیا ئەو کەسانە ناو کەشتێکان ناو دەریایە ئەو جۆرە خواردنەوەی دەخۆن. Me with the skinning, Mr. Morgan. It's easier if we do it together. Do I get to skin you? دەڵێ یارمەتیم دە پێستەکەی لێ بکەینەوە یۆ ئاژەڵادە ئاستەرش دەڵێ لێم دەگەڕێ من پیسیش لێکەمەوە. You skinned that one, did you? Dumped on the floor there. Okay, دەتوانێت ئێستا پێستەکەی لێکەین ئاوڕێ بۆ کەسانی کە یاری ڕێدێدیان نەکردێ بەو شێوازە پێستی ئاژەڵەکەی لێ دەکرێتەوە. Not too bad, Mr. Morgan. زۆر باشە. They always said you were a butcher. You know, you could دەڵێ trade بەرداوام نیان these, گوتی تو sell قەسابی. these in pretty much any town. If you're looking to make a legitimate bit of money, of course. Right now, دەتوانی ئەوانە بفرۆشی ئەو پێستانە لەبەوەی هەندێک پارەش کوتە well, if you catch کۆکیەوە. anything else, you bring it to me. لاشتەکەت ڕاو کرد لە بۆ منی بینە دەکەینە خۆراک. Arthur Morgan's first decent bit of hunting after all these years. Yeah. Well, we're on the run now. Everyone's got to do their bit to survive. Just make a good stew. Folk need it. دەڵێ خۆراکە چ باشی دروستکە خەڵک پێویستی پێ هەیە. هەموو شتێک دەکەین بۆ ئەوەی لە ژیاندا بمێنینەوە. پێم وابی ئەوە دوایین a few days later بالضبط. پارسان ڕۆژێکی پێم وابی ئەو دوای مشن لێرە ئەنجامی دێن دەچینە ئەوەکەی دەچینە لای ڤالەنتاین شارەزگای ڤالەنتاین. It's been a bad few weeks. دەڵێ چەند هەفتەیەکی خراپمان بەڕێ کرد. Dutch, being Dutch, he is busy making plans and دەست بەردەوام بوو لە دروستکردنی پلانەکان. those plans involve robbery and dreams. دەڵێ پلانەکانیشی بریتی بوو لە دزین و خەون. Well, I thought you was reading him his last rites. Now I see you're introducing him to your other passion. I'll mind you to show me some respect, Mr. Morgan. Mind away, Reverend. You're still here then? I owe you. دەڵێ قەرزار بارتم جۆن بە ئافری دەڵێ. But for the moment, just rest. ئێستا سعاتکە دوایە قەردەکەتەوە. I think it's time for the train. ئێستا کاتی وەیە شەمەندەفەرەکە ببڕین. Look at you. I was always ugly, Dutch. It's just a دەڵێ بەردەوام ناشیرم بوو مێستەش خەتەش کەم لە زیاد بوو. Hello, Abigail. Jackie. The boy wanted to see you, John. ئەو کوڕی جۆنیە. See me now. Or what's left of me. What about you? Guess I was hoping to see a corpse. دەڵێ هات بووم لاشە دەبینم بە مردوێتی. You're a rotten man, John Marston. He is an idiot, Abigail. We all کەسێکی know it. جێلە هەمووشمان دەزانین کە جێلە گەمژێ. Railway men. Bill, now you ride ahead and set the charge at the water tower just before the tunnel. Ain't a problem. Why are we doing this? Weather's breaking. We could leave. I thought we was lying low. Yeah, come on. What do you want بەزەیە from دەڵێ me, لەوە Jose? بکەین. I just don't want ئێستا any more کاتی ئەوەیە folks to خۆمان die, نیو Dutch. بکەین We're بە living, هێمنی Jose. We're بژین living. سەری خۆمان Look at بەرز me. نەکەینەوە خەڵک We're نەمە living. نەبینین. Even you. But we need money. Everything we have. دەچ دەڵێ پێویستم بە پارەیە. Fancy heading back there? No. Listen, Dutch, I ain't trying to undermine you. I just want to stick to the plan, which was to lie low, then head back out west. Now, suddenly we're about to rob a train. What choice have we got? دەڵێ چ بکەین پێویستمان بە پارەیە چ بکەین. Dutch. Who is Leviticus Cornwall? He's a big railway کۆرنوال ئەو magnate, کەسێکەوە sugar ساحەبی dealer, ئەو oil man. شەمەندەفەرەیە دەڵێ کەسێکی ئاسان نییە Sounds دزی لێ like he بکەیت. has more than enough to share. دەچ دەڵێ ئۆکەی پارێکی زۆری هەیە پێویستە لێی It بدزی. is time to make something of ourselves. دەڵێ پێویستە خۆمان Get بکەینە your شتێک. horses ready. We have a train to rob. کە شتێکمان هەیە بیبڕین. میوزیک. All right, we're moving out. Follow me. دڵخۆشم بەو یاریەی. میوزیک.
Okay, gentlemen, listen up. جتان من بي According to the information so kindly provided to us by the O'Driscolls, بپیو the معلومات تاني train will وديسكو be coming يكبيدا north from Big Valley. We're أما going to دفرك pick اللي it باكلو off ده. after it crosses the border into the Grizzlies. سنورة There's a كدبرين raised spot there that should give us good vantage. بينا كي برزة دتواني You'll سي keep looking وضعك for any بكين outriders. How's that hand, by the way? I'll be fine. Good. تشارلز دست تكود لزور I'll باشا take the driver and engineer, then run point. والله من شوفيرك Ready? ومهندسك دبم Javier, you two take the front cars, deal with any guards. Arthur, Javier, and well, that's Micah, not doable. you head straight for the back. That's what Mike, we're to the after. doable. Mr. Cornwall's private car. You and مستر me, كونوال Morgan. اللي بدبي Great. Have you got a problem مايك with ابروي that? بيقرب Not if you keep your head for once. You worry about Vera. yourself, huh? Enough! After Bill blows the tracks, we're gonna need to بيل يوز move دليت fast. تراك كي Is سكيشة من everyone دفركش clear بتاكينا on what they're doing? Yep, Crystal. Yes, boss. Good. والله يلا عازرن Now come on. هركسر إيش بيدا داتش ليش پێشەوەیەکی کاریزمایە و پلانەکانی زۆر زۆر بە دروستی جێبەت دەبێت تا ئەتەنیا سەرەت هەیارەکەی دوایە ناوەڵام سەر یاریەکەی پلانەکانی جوان لەبەری هەموو لە پشتینە ئەم دوایە دەیبینن خۆشەویستانم یاریەکە چی بەسەر لێ Music and has that in music. Up to the beginning, Snow, finally. Feels good, doesn't it? the But we buffer need to ديني get there this done up the fast. bahar. Now it's thawing before anyone gets up here Thawing, after us. thaw وقتها توانوي buffer. Oh, look at you boys. See? This is what I call a crew. Allah, Micah so زي Bell, Charles Smith, Arthur Morgan, Javier Escuela, and what about young Lenny here? Always زمان the زمان first داشتم باش man من أي on his همانينا. horse. Just happy we're back at him, Dutch. You sure you're ready for this, kid? Of course I'm ready. لأني لهم Just يقول stay تدري دلي calm. أمادي دلي بالله. Keep your eyes sharp. That goes for all of you. No mistakes. دلي دبي ساعتان So we do this, استنى هذي. then we هذه go صليش back to بكن. Blackwater to collect. How many times you gonna ask the same question, Micah? مايك دلي باب قري نبلا That's a قوتر. lot of damn money to leave sitting for too long. It would be crazy to go back there now. The place will be swarming with Pinkertons. دلي We لا go يتقري هذا back. بري When I بوليسا. say we go back, and that's بس the دلي end دقري نوا. of it. The money's كاتك safe. أمن دلي دي قري You'll نوا. just سي have مكان. to trust me. كم يقنعتها مقصة كاني من Driscolls are هذه. right. The railroad bonds on this train. Stupid horse. Shit. زين الراس There's دوست the المسألة. tower. Hold up here on the ridge. مايكش على التخواري. درليلة بعد ساعة يمكن. Whoa! Is Bill there? Yeah. You want to head down? See how he's getting on? Okay. بيل بيا تاكو او كان بتقنتو تراك كيف بتقنتو بيل انسان شي لغرزم لبوي وان انسان شي كرزلامه زو قناعات يان با كاركاين يبوي دج دلي برصانا وزعي باشا What are you Bill? What's your Bill? How you getting on? Yeah. I'm okay. لان باشا Of course. وزع Help a باشا little? فهم يرمت الدم All right. Go ahead and set up the detonator by those rocks over والله there. ديتنيري كي دابنين Now just ديتنيري unspool the wire and then attach it to said detonator. ويارك لك هو لقل ديتنيري كا بيبستو ديتنير ديتنيتر 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 أنا جهازك اللي تقيناه في المكابوية كان مش تزوره ينتي كده تقينته البريمان لقد يكوني كده كان Okay, this is good. All right. That should do it. You head back up to the others. I got it from here.
ولا برو سريع بروكن زماعتي أمن استا لكن زين ده Just be ready to move quick and remember the plan, all of you. No mistakes. What's going on? He says all fine. زي مش تك We'll باشا soon find out. Everything okay? I think so. Okay, cover your faces. Train should be here any minute now. اوكي دڵ دمچای خۆتان داپۆشن باندانە باندێنەیەکی خۆمان دابنین خۆمان داپۆشتی و بنە ناسرینەوە ئەگە پۆلیس شەمەی بینی ئێستا ئەوڕێیان سەکەین کیتارەکە شەمەندەفەرەکەی دەبڕی ئێستا کاتێکی هاوڕێیان بەختێکی باش بۆ هەمووان هەمووتان پلانتان هەیە دەزان دەویت بکەن تەمام پلانەکەی بیڵی بەو شێوازە دەبێت داوتم ئینسانێکی کرزەلاوە هیچ ناکە You have got to be kidding me. Where did you find that moron? You said it was fine. Come on! You're pathetic. You know that? بەڵێ ئەو کەرزەلامە دەچێتی تۆوە بزارم لەوگە ئیشەکاری بیڵی بەکەڵک نایە ساج کرزەلاوە Here we go! Here we go! Oh shit! لێنی ئافەر یارمەتی Hey, دەبێت down لێنی here! Help! I got you. Now stop yelling. Arthur, help me! Yeah, What is you're it? okay. Now let's go slow this thing down. Where's Javier? He fell. The others will get him. Come on, we need to stop this train. There's another guard up ahead. You want me to take him? take the lead I'll go. You cover me. Okay. بابەتزی ئەو گاردەی بکوشت ئەو ئاڕاستەی God dang it, we being robbed. Who's got a shot on this? Kill him! Now, Torwald, string it! ئەبە سەرت دەرکەوە Will someone blow their brains out? کلاوەکەم Where's my Let's glove? keep moving. Should we move up? You alright? Yeah, I'm good. ئەوەنە ئارثەر He had long enough to set that charge. Well, I hooked up the wire, but we won't mention that. هات بڕێ کلاوەکە ناتام یاری بکەم We gotta hurry. We have to stop this train. That's what we're doing, kid. دەڵێ ئەو قیتارەی بوەستێنی What is wrong with you boys? Kill him! Son of a bitch. We have to stop this train. How you doing there? I'm okay. If we don't stop this train soon, the other boys will never catch us. I know, just stay calm. ئەو لە چێ هات You got him? I ain't got a clear shot. ما هات قیتارەکەی بەڕاکی بزارێ Look out!
ئەگرا هەمووی هێڵ شۆڵ یاڵڵا There better be some money at the end of this. All these bastards must be guarding something. دەڵێت پێویستە پارێکی باش تێدا بێ ئەوەندە خۆیان بکوشتن دەدەین ئەوانە پارێزگای دەشتە چی دەکەن ئەگەرنا ئەوەمە I think so. Good. Damn, he's got an arm. Who is this guy? Doing good, kid. Where the hell are the others? I don't know. Damn it. I thought that was all of them. We're gonna get out of this. Oh, I know we are. بمرا Another boy. There's still more coming off the truck. Good shooting, kid. I can see now why the O'Driscolls brought so many boys up here for this. Partner, get over here. You two all right? Yes, let's get the money and go. We got some fellas holed up in this last car. Ah, shit. What are you boys planning on doing in there? Listen to me. We don't want to kill any of you. دەڵێن گۆستەکەن لە ژووری خۆت ئەمە نامانەیە کەستان I بکوژین give you my word, but trust me, we will. I work for Leviticus Cornwall. Come on, وڵام لە بە boys. کۆرنۆڵیش دەکەم کو دەوێرن لە مندن You asked for it. We ain't 5, opening this door. 4, دەرکەی بکەنەوە گەنە 3, تەندە 2, 1. Seems our friends have gone deaf. بڵێ پێم وابێ ئەوانە Wake کەڕن them up a little. You got no way in here. That's enough. Mr. Williamson, give Mr. Morgan and Mr. Smith some dynamite. You two boys go blow that door open. دەڵێت داینەمایتی وەگرن بڕۆن ئەو دەرگیام دۆ بتەقێنەوە Now, don't matter too much to us, but you boys in there might want to Seems take good a to step me. back. Now light the fuse. Unless you got a death wish, I'd step back, fellers. بابی تەقێنەوە دەرگیاکەی All right, come on. Just walk on out here. We don't want to kill you. نامانەیە بتان کوژین Rob your boss. بەنە دەمانەوێ دزی لە بۆسەکەتان بکەین باچینە ژوورێ Look at this place. It's like a palace. Now I've seen everything. دەڵێ ئێستا هەموو شتەکەم دیدلەوەی لەو دنیای هەیە Oh, yes. Should be easy as cake. You're just gonna stand there, kid. Pour me some Nah, much brandy, you will you? I'm parched. Shut up. Me and Arthur did all the work. Kid did good. Didn't see you rushing to jump on that train. He's keen. I'll give you that. ئەو عەقدی لەگەڵ کۆمپانیای Let's see if we can get this open. عەقدی لەگەڵ کۆمپانیایەکی نەفتی کردیە کۆرنوۆڵ On. Getting there. داین لێرە چ هەیە See? That's how it's done. Shit. It's just a pile of papers. Bonds? I don't think so. ئەوەشان دەک پۆرە پاپ Make پۆرە yourself useful. At least we all know you can read. دەک پۆڕەمان لێرە دیتەوە Think I got him. Nice. Well, thank God. Come on. داین لێرە چ هەیە پریمیەم سیگەرێت لەگەڵ هەندێک پارەی جگارەی دەوڵەمەندان What did you find? These تان دۆزیەوە bonds. They worth ئەوانە anything? عەقدن Oh, sure. Bearer bonds. I think we can probably sell these pretty easily. لە باسانش توانین بیان Well فرۆشین done.
Now, would you get rid of all of this? The train? Yeah, get it out of here. What about them? What do you think? I don't know. It's up to you. Kill them, خود leave them بريارته here, دان take كوجي them with you on يعني the train. Just make sure they don't send no folk after us. Okay. See you دان back at كوجي أمر لا camp. عندك بلا When you get موكا back, بدواي ما we'll be نكون moving on. The rest of you. زالي رتواني let's بريار دي بيا ride. كسشي باش يا كسشي خراب دان كوجي يعني نان كوجي بيك ما من نان كوجم threaten Okay. Get on the train. Quick. All of you. يلا Any bright ideas, I kill all three of you. So behave. Come on. Move. Tell us so, I swear. Get a move on. هذا تشكو كاين ولا لا ولا أثبت جوانا كم ولا أشتاني إيش ما بيدا بيلوك كوي عندك ما بدايتي عليك هي اسمعني براسي باين دوا أنا هم بفروشين شتو ما تشتري بكن كاتوينا فالنتاين تعرف كيف فالنتاين اوكي اول قطارة كمان بري سولو بارتت ما كرد يكم اومان انزام دا يكم راو كردن ورا قطارة كاش ما بري دوشتي زور زور خوش من ابو ياريكي واوا تقريبا طاوي ياريكاش بينشان دا ليرا اوكي اوراني خوشويست اواش هاتنا كوتاي بارتي دومي ياري Red Dead Redemption 2 يروش ياري تقريبا سب دكريتو بعدارم تاوم تشتغل اللي وقربي تا فيديو جديدة بخواتها نسبيرم اكيد بالله بارتي سي حتى كوتاي دي بين صلصت خمي ما خو نغا فيديو بيجي دايك بارتا كان هر همي بلا دكم او تا كوتاي تا ماز دكم وتا دكم